زانیاری لەسەر گەیشتنی پارەی موچە لە بەغداوە بڵاوکرایەوە. زانیاری لەبارەی هێرشەکەی شەوی ڕابردووی فڕۆکەخانەی بەغدا. تاکسیەک لە سلێمانی کارەساتی دروست کرد. سلااوتان لەبێ سومەیەم لە تیوارەوەستی هەواڵتان پێشکەشەکەم. سەرچاوێکی ئاگادار لە بەغداوە ڕایگەیان لە یەکشەممەی داهاتووە ڕێکارەکانی ناردنی پارەی تاواکەری موچەی مانگەکانی هەرێم لە بەغداوە دەست پێ دەکات. سەرچاوەکە وتیشی زیاتر لە تریلیۆنێک دینار پارەی موچە لە بەغداوە دێت و بۆ موچەی مانگی هەژ تەرخان دەکرێت. بەپێی زانیاریەکان لە ڕۆژی یەکشەممەی داهاتووەوە تا کۆتایی هەفتە بڕیارە بەشێکی پارەکە لە بەغداوە ڕەوانە بکرێت. پارەکە تاواکاری موچەی مانگەکانی پێشوە و لەسەر بڕیاری ئەنجومەنی وەزیرانی عێراق ڕەوانەی هەرێم دەکرێت. شەوی ڕابردوو بەشی لۆجستی هێزەکانی ئەمریکا لە فڕۆکەخانەی بەغدا کرایە ئامانج تا ئێستا نازانرێت ئەو هێرشە کێ ئەنجامی داوە. شەوی ڕابردوو ناوەندی لۆجستی باڵێۆزخانەی ئەمریکا لە ناو فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا بردومان کرا. هێرشەکە تەنها چەند کاتژمێرێک پێش سەردانەکەی مەسعود پزیشکان سەرۆکۆماری ئێران هات کە سەردانی عێراقی کردووە و دەچێتە شارەکانی بەغدا، نەجەف، بەسرا، بڕیارە هەرێمی کوردستانیش. شەوی ڕابردوو شۆفێرێکی تەکسی لە نزیک پردی قلیاسانی ناوشاری سلێمانی خۆی کرد بە ناو چەند کەسێکدا کە لەو شوێنە وەستا بوون و ئەندامی یەک خێزان بوون. بەهۆی ڕووداوەکەوە گەنجێکی تەمەن 25 ساڵان بە ناوی ئاکار گیانی لەدەستداوە و دوو کەسی دیکەش بە سەختی بریندار بوون. قوربانیەکان گواستراونەتەوە نەخۆشخانە و لێکۆڵینەوەش لە ڕووداوەکە دەستی پێکردووە. سێ هەواڵم پێشکەشکردن هەر شاد بن.